لەوانەکەی پێشوە لەگەڵ ئەرستۆ بەرەوە ڕۆشتین ئایا جۆرەکانی هاوڕێیەتی کامانەیان بەڕووکەش هاوڕێیەتین و کامانەش چی ئایا بە حەقیقەت هاوڕێیەتێکگەیە هاوڕێیەتێکی ڕاستەقینە بێت. زۆر جار ئێمە وابیر دەکەینەوە لەوانەیە هەر یەک لە ئێوە کاتێک بیری لە هاوڕێیەتی کرد بێتەوە ئەمە لە خەیاڵیا دروست بوو بێت و ئەزمموی لەگەڵ ئەو هاوڕێیەتیانەی کە هەی بووە ئەو گومانەی لا دروست کردبێ کە ئایا دەکرێت هاوڕێیەکی ڕاستەقینە هەبێت، یعنی هاوڕێیەتی وەهمە یا فعلەن شتێکە ئێمە تەسەورێکمان بۆی هەیە لە ناو بیرکردنەوەمانە هەست دەکەین هاوڕێی ڕاستەقینە ئەمەیە، بەڵام لە واقعا کە هاوڕێ دەکەوینە ناو هاوڕێیەتیەوە ئەوەی کە لە ناو بیرکردنەوەمانە هەیە مطابق نابێتەوە لەگەڵیان. ئەمە وامان لێ دەکات جۆرێک لە گومان لە لامان دروست بێ. بۆچی جاری وایە هاوڕێکەمان لەبەر شتێکی بچووک کۆتایی بە هاوڕێیەتیەکەمان دێ لەگەڵیا، لەبەر مەسلحەتێک، لەبەر خۆشیەک، لەبەر داوایەک، لەبەر هەر شتێک لەوانە کامانە دەبینین پێمان ئیتر بیر لەوە دەکەینەوە، هەست دەکەینەوە کەسانەی کە لەگەڵ یەکاین لە ڕاستیە یعنی نیازمان بە یەکتر هەیە، وە شتەکانمان لە یەکتر دەوێت، ئەگەر شتەکان لە یەکتر بگرینەوە و کاتە پەیوەندیەکەمان نامێنێ، ینی لە ئەسڵا پەیوەندیەکە لە نێوان ئێمان نییە، لە نێوان هەر یەکەمان و شتەکانی ئەوی ترایە. وە کاتێک لە ژیانە ئێمە ئەو هاوڕێیانەی لەگەڵ یانە کۆ دەبینەوە وەشتە دەرەکیەکان وا دەکەن هاوڕێیەتیەکەمان کۆتایی پێبێنن، ئێمە گومانمان بۆ دروست دەبێت لەبارەی ئەوەوە هاوڕێیەتیەکی ڕاستەقینە هەبێت. واوانش کە هەست دەکەین هاوڕێیەتیەکەیان درێژە پێدەدەن، بەرژەوەندیەکیان پێکەوە هەیە بۆیە هاوڕێیەتیەکە درێژە پێدەدەن، یا کات لەگەڵ یەکا دەبەنە سەر وە پێویستیان بەوەیە کە ئەو کاتە لەگەڵ یەکا بەرنە سەر سەرگەرم پێکەوە سەرگەرم بنیان یاگەیان لە دنیا نەبێ. هەلێرەوە گومانێک دروست دەبێت لەسەر ئەوەی هاوڕێیەتیەک هەیە بە ڕاستەقینە هاوڕێیەتی بێت، یعنی ئایا ئێمە هاوڕێی کەسەکەین یا هاوڕێی ئەو شتانەین کە لە کەسەکەەوە ئێمە وەریان دەگرین، ئیتر سوود بێ یا خۆشی و چێژ بێت. ئەرستۆ باسی ئەوەی کرد کە هاوڕێیەتیەکان جۆرا و جۆرن، تەوان باسیش لەوە دەکا کە جۆرێک لە هاوڕێیەتی هەیە بە ناو هاوڕێیەتیە، ینی هاوڕێیەتێکی ڕواڵەتیە، ڕووکەشیە، هاوڕێیەتێکی ژەیە ڕاستەقینە و جەوهەریە. کە ئێمە دەڵێن فلانە شت جەوهەریە ینی بۆ نمونە هاوڕێیەتی دەبێ هاوڕێیەتی پەیوەندی نێوان دوو جەوهەر بێت. ئەی جەوهەر چییە؟ جەوهەری هەر شتێک ئەوەیە کە ئەو شتانەی هەیە، ینی شتانێکی هەیە کە هیچ جەوهەرەکەن. بۆ نمونە جەوهەری من چییە؟ هەر یەکێکمان کە دەڵێن من، جەوهەری من دەستم نییە، دەستم هی منە. جەوهەری من مڵکەکەم نییە، مڵکەکەم هی منە. جەوهەری من چاوم نییە تەنانە چونکە چاوم هی منە. هەر شتێک لەمانە لە ڕاستیا هی منە. من ئەمانە هەمووی دراونەتە پاڵچی، پاڵ شتێک کە پێی دەڵێن من. و لە شتێکا دەڵێ ڕەنگی شتێک، ڕەنگەکە هی شتەکەیە. وە شتانێکەیە ئێمە لەبارەی ئەو شتەوە دەیڵێن چونکە هی ئەو شتن، شتەکە خۆی نییە. و ئێمە لە ڕاستیا لە شتەکانە ئەوەی کە بە هەستەکان هەستی پێ دەکەین، کاتێک ئێمە هەستێکیانە بیر دەکەینەوە، لە ڕاستیا جەوهەرەکە بە هیچ شێوەیەک نابینین، ئەوەی مامەڵەی لەگەڵ دەکەین ئەوەیە کە جەوهەرەکە هەیەتی. ئەمە تەمان لە مادە شاوایە. ئێمە پارچە ئاسنێک کە لێی دەکۆڵینەوە، پارچە ئاسنەکە لە خاسیەتەکانی دەکۆڵینەوە، و خاسیەتەکانیش هیچ جەوهەرەکەن، ینی خودی جەوهەرەکە نییە. ئەوەی کە پێی دەڵێن ئاسن، ینی ئاسنیەتی ئاسن کاڵگری ئەم خاسیەتانەیە شتێکی جیاوازە کە ئەم خاسیەتانەی ئێمە لەبارەوە دەڵێن. بۆ نمونە ئاسن ڕەقە، ڕەقیەتی ئاسنەکە نییە،
دەبێ ئەسڵەن ئاسن هەبێت تا ئێمە بتوانین بڵێن ڕقە یا ئاسن ئاوایە، ئاسن ئاوایە، ئاسن لە ئاگرا سوور دەبێتەوە و بەپی گەرما و سەرما دۆخەکانی دەگۆڕێن، کشانی تایە. ئەمانە هەمووی چی؟ هەمووی خاصیەتی ئەو کاینن کە پێی دەڵێن ئاسن و خودی ئاسنەکەنی ئەمان. جا ئەم نمونە بێننەوە بۆ بابێنەوە سەر مرۆڤ. کاتێک باسی مرۆڤ دەکەین و هەر یەکە لە ئێمە دەڵێ من، ئەم منە ئەو کرۆکەیە، ئەو جەوهەرەیە. و کۆمەڵێ شتی هەڵگرتووە ئێمە بەو شتانە، یعنی ئەو شتانە لەبارەی ئەو کەسەوە دەڵێین، ئەو شتانەی هەیە. ئێستا جەستە کولەن هی مرۆڤە، نەگەر جەستە، تەنانەت هەستەکانمان هی ئێمە نین، ئێمە هەستەکانمان نین. هەستەکان ئەگەر ئێمە نەبین نین ئەسڵەن. وەک بەڵێ نەک بەشێکن لێ ئێمە، یعنی بەشێک نین لەوەی کە ئەگەر کۆی ئەم بەشانە کۆکەیتەوە من دەرچێت، ئەمە نییە. ئەگەر منەکە نەبێ ئەسڵەن هەستەکان وجودیان نییە. یعنی دەبێ ئەم کرۆکە هەبێت تا هەستەکەی ئەمە، ینی ئەم دەیکات، ئەم هەستەکە دەکات. کێ ئەوەی هەست دەکات؟ منم هەستەکە دەکەم، هەستەکە خۆی نییە هەست دەکات. ئەگەر من لە پشت هەستەکەەوە نەبم، هەستەکە هەستکردن وجودی نییە. و هەر شتێکی تری لەم بابەتە کاتێ ئەمە دەبێت تێبگەین لەمە، کە لەمە تێگەیشتین کرۆک چییە و ئەوەی کە دەدرێتە پاڵ کرۆک چییە و ئەم دوانەمان جیا کردەوە، ئەو کاتە ئیتر دێنەوە سەر هاوڕێیەتیەکە شتێک ڕوون دەبێتەوە. ئایا هاوڕێیەتی نێوان کرۆکەکان هەیە؟ جەوهەرەکان؟ تەبەن من جەوهەر گەر بیکەمە بە کوردی کرۆک دەڵێم، کاتێ دەڵێم جەوهەر و کرۆک لەلاتان هەردووکی یەک شت بێت و حەز دەکەم زیاتر کرۆکەکە بەکاربێنم بۆ ئەوەی وەکو وشەیەک بڕواوە لێش، ینی لەگەڵ معناکەیە. ئایا ئێمە کرۆکمان هەیە هەریەکە لە ئێمە، بەڵام ئێمە شتەکانیشمان هەن. کاتێک ئێمە چێژ دەکەین لە دانیشتن لەگەڵ کەسێکا، لە بینینی کەسێکا خۆشی دەبینین. کاتێک چێژەکە هی ئێمەیە، هی منەکەیە و ئەوەش لەوا دەیبینین چێژ بەخشە، ئەویش هی ئەوە. بۆ نمونە کەسێک بە بینینی کەسێک خۆشی دەبینێت و ئەم هەز بە خۆشیەکە دەکا لە چیا؟ لە بینینی ڕووی کەسەکە، لە بینینی هەر شتێک. ئەگەر بینی باسی دوو کەس بکەین کە بڵێن لە ناو عشقان، ئەوەی کە ئیتر دەڵێن لە شعری کلاسیکە ئەمە زۆرە، ئەم بینینە کە چۆن بیبینم. ئێستا کە مەحوی زۆر باسی ئەوە دەکات چۆن یار ببینێ. بەس یار چییە؟ ڕوخسارێکە و جوانیەکە کە هی یارە، هی ئەوە، یعنی ئەو نییە، هی ئەوە. کاتێک ئێمە جوانیەکەمان بەو زانی ئیتر ئەو ون دەکەین. کاتێک ئێمە هەستەکەمان بە خۆمان زانی، ئەوە ئێمەش ون دەبین. ئەو کاتە ئەوەی دەکەوێتە ناو پەیوەندیەوە هەستەکەیە لەگەڵ جوانیەکەی کە هەستی پێ دەکرێت. و ئەمەش دۆخە، یعنی ئەو کەسانەیە بڵێن کام کەسەی لە دۆخێکی عاشقانەی بەرزایە، ئەمە دۆخە. لە دۆخەکە هاتە دەرێ شتەکان دەگۆڕێن، نە هەستەکە دەمێنێن، نە ڕوخسارەکەش ون دەبێت، چونکە ڕوخسارەکە بەهۆی ئەو عشقەوە، بەهۆی ئەو هەستەوە دەکرێتەوە و جوانیەک دێتە ناو ئەو ڕوخسارەوە کە ئەو جوانیە لە ڕاستیان لە منەکەوە دێتە ناو ڕوخسارەکە، یعنی عیلاقەی بەو قاڵبەوە نییە کە هەیە. و هەستەکەش عینی شتە لێرە. بەس کاتی ئێمە شتەکانمان لێ گۆڕا و کەسەکەمان بۆ نمونە ویست لەبەرەوەی جوانیەکەی خۆشیمان پێدەدا و خۆشیەکە مەبەستمان بوو، خۆشیەکە دۆخە. ئێمە لە دۆخەکە هاتینە دەرێ و شتانە هیچیان وەک خۆیان نامێنن، کە وەک خۆیان نەمانە و کاتە چی دەبێت؟ ئەو کاتە ئێمە ئەو دوو کەسە بڵێن تەواو یەکتر نابینن، یەکتر ون دەکەن. بۆچی؟ چونکە خۆشیەکەیان بە منەکە زانیوە. بەڵام ئەگەر بێت و پەیوەندیەکە لە کرۆکەکە بێ و وشیاری بەوە هەبێ ئەمە هی کرۆکەکەیە، ئەو کاتە ئەگەر بێت و ئەو دۆخەش نەمێنێت، ئەو دوو کرۆکە پێکەوە دەمێننەوە. ینی
بۆچی چونکە پەیوەندیەکە بنەماکەی لەسەر کرۆکەکەیە، لەسەر دەرکەوتەکانی کرۆکەکە نیە، لەسەر ئەوە نییە کە لە کرۆکەکەەوە دەکرێتەوە وە هی کرۆکەکەیە. لێرە تۆ ئیتر ڕەبت دەبی بە سەرچاوەی، بۆ نمونە عاشقەکە ڕەبت دەبێت بە سەرچاوەی جوانیەکەوە، ئەو سەرچاوەی کە جوانیەکەی لێوە هەڵدەقڵێ و دەکرێتەوە، و ئەمیش مربوط دەبێت بەو هەستەوە کە ئەو شوێنەی سەرچاوی هەستەکەوە کە ئینەکەی لێ دێتە دەرێ، ئەو هەستەی لێ دێتە دەرێ. و کاتێک کە ئاوا بوو ئەو کاتە پەیوەندی نێوان ئەو دوو سەرچاوەیە دروست دەبێت. بەڵام تەمان لەوی ترا ئەگەر ملاحەزەتان کردبێت کە لەناو عشقا باسی توانەوە و یا هەر شتێکی تر دەکرێت، چی ڕوودەدا؟ من لە ڕاستیە ئەوەی کە نامێنێ ئەڵێ تر دەڵێ من نامێنم کێ نامێنێ؟ منەکە جەوهەرەکە ون دەبێت، ینی تەنها حاڵەتەکان دەمێننەوە بەبێ جەوهەر. و کاتێک ئەم وشیاریە پێیا دەبێت و منەکان دەکەونە ناو پەیوەندیەکەوە، ئیترە و کاتە پەیوەندیەکە پەیوەندیەکی کرۆکیە. جا ئەوەی کە دەمویست بیانمەوە بۆتان بۆی بچینە نەو هاوڕێیەتیەوە و مەبەستی ئەرستۆ تێبگەین لەوەی کە دەڵێ هاوڕێیەتی کرۆکی چییە و بە شتێک دەڵێ هاوڕێیەتیەکە کرۆکیە، بە شتێکیش دەڵێ هاوڕێیەتیەکە ڕواڵەتیە، بۆەوەی لەمە تێبگەین. پێشتر باسی ئەوەمان کرد، ئەوانەی چێژ و خۆشی و کات بەسەربردن و سەرگەرمی دەیان کا بە هاوڕێ، ئەوە هاوڕێی چێژ و خۆشیەکە هاوڕێی یەکترینی، بۆیە کە چێژ و خۆشیەکە نەما ئەوانیش بە ئاسانی هاوڕێیەتیەکەیان نامێنن، ینی درێژەی نابێم هاوڕێیەتیە. کاتێک دوو کەس هاوڕێن لەسەر ئەساسی بەرژەوەندی، ینی بەرژەوەندی بنەمای هاوڕێیەتیەکەیانە، بەرژەوەندیش چییە؟ بەرژەوەندی ئێمە لەگەڵ یەک بەرژەوەندی شتەکانمانە، ینی ئەوەیە کە ئەو شتانە بەدەست دێنێ، من و تۆ لەگەڵ یەک بین، فلانە شت من بەهۆی تۆوە لە دەستم دەکەوێت، تۆش بەهۆی منەوە شتێکی تر دەست دەکەوێت. و ئێمە لێرە هەر یەکەمان بەکار ئەوی ترمان بەکاردێنێن بۆ دەستکەوتێک، بۆ بەدەستێنانی دەستکەوتەکان. ئەگەر هاتووی تر ئاوا بوو کە پەیوەندیەکە کەوتە دۆخێکەوە کە ئێمە هیچ دەستکەوتێکمان بۆ ئەوی ترمان بەدەست نەیانە، نەبووینە هۆکار بۆ بەدەستخستنی دەستکەوتێک بۆ ئەوی تر، ئەو کاتە چی ڕوودەدا؟ ئەو کاتە پەیوەندیەکە نامێنێت، چونکە لە ئەساسەوە ئەو دوو کەسە لە پەیوەندیانین. وەکو ئەرستۆ دەڵێ تۆ هاوڕێی بەرژەوەندیەکانتی، هاوڕێی کەسەکە نیت. تۆ هاوڕێی خۆشیەکەیت، هاوڕێی کەسەکە نیت. لەبەرەوە کاتی هاوڕێی خۆشیەکەی هاوڕێیەتیەکەش لەگەڵ نەمانی خۆشیەکە چی دەبێت؟ دەڕوا. ئەگەر هاوڕێی بەرژەوەندیەکەی دەستکەوتەکانی لەگەڵ نەمانی دەستکەوتەکانە، لەگەڵ گرتنەوەی دەستکەوتەکان کۆتایی پێدێت. بێنە پێش چاوتان دوو کەس هاوڕێی زۆر نزیکن، بەڵام لەوێوەیە کە ئەم دەستکەوتانە هەن، ئەگەر یەکێکیانە و بەمە یانی هێن کادەم دەستکەوتە لەوی تر بگرێتەوە چی ڕوودەدا؟ کارەسات ڕوودەدا. یعنی هەز ئەوی تر هەز دەکا شتێکی لێک گرتووەتەوە بە حەقی هاوڕێیەتیەکەی، هی ئەوە دەبێ بیداتێ کە ئەمەش ڕوونادا، ئەوی ئیتر هەز دەکا ئەمە زوڵمێکی لێ کردووە. و ئیتر بە چوزانم هاوڕێیەتیەکە یەکسەر دەگۆڕێ بۆ دوژمنایەتی. بەڵام کاتێک هاوڕێیەتیەکە کرۆکی دەبێتەوە، ئەو دوانە نە هاوڕێن بۆ ئەوەی کە ینی خۆشیەکە بنەمای هاوڕێیەتیەکەیانە، پێکەوە بوونەکەیانە، نە دەستکەوتەکانش. هەموو جارێ ئەم دوو کەسە ئامادەییان تایە ئەگەر دەستکەوتێکیش لە ئارا بێ بزانێ لە ڕێگەی ئەو کەسەوە ئەو دەستکەوتە بەدەست دێنێ، هەموو جارێ دەیکاتە قوربانی بۆ ئەوەی کەسەکە پێکەوە بن، بۆ هاوڕێیەتیەکە. ینی ئەممانەوە پێکەوە لە هەموو شتێک لەلایەن گرنگترە. ینی لەبەرەوە هاوڕێیەتیەکە ناکاتە قوربانی دەستکەوتەکە و هاوڕێیەتیەکە ناکاتە قوربانی خۆشیەکە. هەر لەبەر ئەوەشە ئەوانەی کە بە کرۆکی هاوڕێن تەنانەت لەناو ناڕەحەتیەکانیشە، لەناو ینی خۆشیان، لەناو ناڕەحەتیشە، لەناو خۆشیان، چونکە پێکەوە ماونەتەوە. و ئەمە شتێک لەناو ئەوانە دەدەوشێنێتەوە کە عیبارەتە لە چاکاک و عیبارەتە لە فەزیلەت، کە ئەوەیە هاوڕێیەتی لەسەردا دەمەزرێت، ئەوەیە کە کەس نایبەخشێ بە کەس و کەس لە کەسی وەرناگرێت.
وە چاکی لە کەسەوە یعنی کەس ناتوانێت چاکی لە کەسێکی تر وەرگێت چاکی وەرناگیرێ چاکی کەسەکە خۆی لەناو خۆیان دەبێت چاک بێت یعنی دەکرێت کەسەکان بۆ یەکتر باش بن چاک بن کە وتمان چاک بن بۆ یەکتر ئەو جار ڕوونمان کردەوە یعنی چی یعنی سوودێک لە ئارایە من چاکم بۆ تۆ یعنی چی یعنی لە بەرژەوەندی تووە بەڵام ئەمەی کە چاکم بۆ تۆ دەکرێت خراپم بۆ یەکێکی تر چونکە دژی ئەمەی من دەیکەم دژی بەرژەوەندیەوە بێت کە تۆ دەڵێ ئەو شتەی کردت چاک بوو بە من یعنی چی یعنی ئەوە نا من چاک بووم چاک بوو بۆ من یعنی چاک بوونی تۆ چاک بوونی من هیچ لێ ناکات باکسەوە دەبێ ئێمە چاک بین جا دەتوانین هاوڕێ بین لەوێ وەیە ئەرستۆ دەڵێ جا دەتوانین بەو پێکەوە بوونە کرۆکیە لەگەڵ یەکا بین و بەبێ ئەم چاکبوونە لە خۆ ناتوانین لەو پەیوەندیا بین بۆیە چاکبوونمان مەرجی ئەوەیە بۆچی چونکە چاکبوونمان دوورمان دەخاتەوە لەوەی پەیوەندیەکە لەسەر ئەساسی ڕواڵەتەکان دامەزرێنین و بیکەینە ئەساس بۆ کۆبوونەوەمان یعنی هەر کاتێ من پێویستم بە شتێک بوو کە دەزانم هاوڕێکەم دەتوانێت بۆم بکە ئەو کاتە من بچم بۆ لای هاوڕێکەم یا هاوڕێکەم ببینم هەر کاتێ ویستم ئاوا کاتێکی خۆش بەرمەسەر لەگەڵ هاوڕێکەم بۆ خۆشی بچین گەشتێ بکەین بچین پیاسەیە بکەین هەر خۆشە پێکەوە بین ئەم قسەیە کە دەیکەین ینی ئەلێرەوە کاتێک ئەمانە بوو تۆ ئیتر جگە لەو مناسەبانەی کە ئەو شتانەیانتیایە تۆ ئەسڵەن هاوڕێکەت نابینی بەڵام مەوزوعی چاک بوون و چاکە دواتر تەبەن بە ورتر باسی دەکەم ئەمە جارێ هەرجاکردنەوەی ئەوەیە کە هاوڕێیەتێکی ڕواڵەتیە لەگەڵ هاوڕێیەتێکی کرۆکیە چ کاتێک کرۆکەکان هاوڕێن چ کاتێک کرۆکەکان دەبنە هاوڕێی ڕواڵەتەکان بەڵام بە ناوی هاوڕێیەتی کرۆکەکەەوە ئەمانە هەز دەکەم ڕۆشنن یعنی شتانێکن هەمومان دەزانین کاتێک لەگەڵ کەسێکا کۆ دەبینەوە یا دەچین بۆ لای کەسێک و ئەم کەسە لەوێوە دەچین کە خۆشمان دەوێ و هاوڕێمانە ئێمە خۆمان دەزانین بۆ شتێک چوین بۆ خۆشیەک چوین یا فعلەن بۆ لای ئەو چوین یعنی ئەمانە لە ناو خۆمانە ڕۆشنن یعنی زۆر جار کەسانێکن یعنی بۆ شتێک بۆ نمونە کەسێکەیە لە دوورەوە هاتووە بۆ ئێرە هاتووە گەشتێک بکە لەگەڵ ڕەفیقەکانی بەڵام بە من دەڵێ بۆ لای تۆ هاتوو لە کاتێکە ئەو دەیەوێ ینی بۆ چەند شتێک هاتووە بەس دەڵێ بۆ لای تۆ هاتوو ناڵێ بۆ هاتووم بۆ گەشت بۆ ئەوەی لەلایەکەوە قەرزارت کاکە بۆ لای تۆ هاتووە تۆش بی لەوە بکەیتەوە ئەو لەو دوورەوە هاتووە بۆ لای تۆ تۆش بچی بۆ لای ئەو لە کاتێکە ئەم قەرز و قۆڵایە لە ناو هاوڕێیەتیان نیە و تەنانەت کاتێک تۆ لەوێەوە چویت بۆ لای هاوڕێکەت کە ئەو هاتووە بۆ لای تۆ قەرزەکەی بدەیتەوە ئەوەی تر دەبێتە بازار و ئەم مەوزوعە زۆر زۆر وردە یعنی بۆ ئەوەی هاوڕێتی لە نێوان دوو کرۆکا پەیا بێت ئاگاییەکی زۆر باڵای دەوێت و دەبێت تۆ لەو شوێنانە هەمووی بە ئاگا بیت یعنی بۆ نمونە کاتێک کە ئەو وای لێ کردبی بچی بۆ لای لە کاتێکا بزانی ئەگەر نەچی بۆ لای دڵی دێشێت لە ڕاستیا تۆ نەچوی بۆ لای ئەو خۆی وای لە تۆ کردووە بچی بۆ لای یعنی ئەو خۆی دەچێت بۆ لای ئەگەر بە جۆرێکی تر بڵێنی خۆی دەچێت بۆ لای خۆی وەک هاتووە بۆ لای تۆش ئەو نهاتووە بۆ لای تۆ هاتووە بۆ لای خۆی بۆ لای شتەکەی خۆیەتی ئیتر لێرە شتەکان هەمووی بۆ خۆمان لە بینی خۆمان و خۆمانە بەڵام چییە بەرامبەرەکەی پێ قەرزار دەکەین وە لێرەوە ئیتر ئەو فەوزایە دروست دەبێت و ئەوە دروست دەبێت سەر دەکەی لە لەحزەیەکە ئەم هاوڕێیەتیە کە ساڵانێکی خایاندووە سەردانی یەکتر و ئەم هەما شتە بۆ یەکتر کراوە و ئاوا لە پڕ لەسەر بابەتێکی زۆر بچوو کۆتایی بە مشتێک دێت و ئەمە هەمووتان لەوانەیە تەجربەیەکی کەم تا زۆر شتێکی واتان بینی بێت کە چۆن لەگەڵ کەسانێکا زۆر تێکەڵ بوون و کەچی لەسەر شتێکی زۆر بچووک بێمانە هەموو شتێک کۆتایی دێتەوە ئەمە ڕەبتی بەوە هەیە کە پەیوەندیەکە کرۆکی نییە
و ئێمە بە کرۆکیمان زانیوە جا دەبێ ئەمانە لە یەکتر جا بکەینەوە. ئەمە هەوڵێک بوو بۆ جیاکردنەوەی ئەو شتانە کە دەبوایە جایکەینەوە چی کرۆکیە و چی ڕواڵەتیە و ئایا ئەوانەی ئەو هاوڕێیانەی پەیوەندیەکەیان کرۆکیە خۆشی سوودی تیانە یا فعلەن ئەو هاوڕێیانەی کە پەیوەندیەکەیان کرۆکیە هەم خۆشی و هەم سوودیشی تایە بەڵام سوود و خۆشیەکە ئامانج نییە. یعنی ئەگەر لە جێگەی سوود و خۆشیەکە ناخۆشی و زەرەریش بێ وا ناکا کە ئەم دوو کەسە هاوڕێیەتەکەیان کۆتایی پێبێت. بەڵام ئایا خۆشی و سوودی تایە؟ ئەمە یەکێکە لەو پرسیارانە دەبێ بکرێت. ئەگەر ئەمەی تیابێت یعنی چی؟ یعنی ئەوەی تایە کە لە هاوڕێیەتی ڕواڵەتەکە هەیە. ئەی ئەوەشی تیابێت و ئەمی تریشی تیابێ یعنی چی؟ یعنی وەکو بڵێ ئێمە ئەسڵەن پێویستمان بە هاوڕێیەتەکەی تر نییە شتانێکمان ڕواڵەتێکە تا شتانێکمان بداتێ. کاتێکە من لە کرۆکەکەوەیە بۆ نمونە سوودێک هەیە لێرە لەوی تریانە منەتی تایە قەرز و قۆڵایە کە هاوڕێکەت شتێک دەکا لەم کرۆکەوە دەیکا بۆ تۆی ناکە تا چاوەڕێ بێت تۆ شتێکی لە بەرامبەرا بۆ بکەیتەوە. بەڵام کە هاوڕێیەکێکە لەسەر بەرژەوەندی بوو تۆ هەرچیت کرد قەرزاری، یعنی هەرچیت بۆ کرا تۆ قەرزاری. یعنی پێزانین لە بینی هاوڕێیەتی کرۆکیەکانە هەیە، ینی کاتی هاوڕێیەک شتێک بۆ ئەوی تر دەکات ئەوە نییە وابزانێت کە ئەمە واجبیەتی وەکو چۆن باوکێک شتێک بۆ مناڵەکە دەکات کە منداڵەکەی تر بیر ناکاتەوە چونکە هەست دەکاوە واجبە مادام واجبە باوکەکە بۆ منداڵەکەی دەکاوتر منداڵەکە هەست ناکا قەرزارە چونکە هەست دەکات دەبێ هەر باوکەکە بیکە ئەمە واجبی خۆیەتی. شتەکە لێرە ئاوان نییە وە لەناو هاوڕێیەتیا شتێک نییە بە ناوی واجب، یعنی واجب وا لێ بکا شتێ بکەیت وەکو چۆن باوکێک واجبی دەکەوێتە سەر کە مناڵەکەی بەخێوکە بە حکمی ئەوەی کە ئەو بەهۆی ئەوەوە هاتووەتە ناو دنیاوە. ئەمە لە بینی هاوڕەکانە نییە، ینی لە بینی هاوڕێکانە شتێک بە ناوی واجبی کۆمەڵایەتی و ئەمانە نییە لەبەر ئەوە لە واجبەوە ئەمە ناکات. تۆ کاتێ لە واجبەوە دەیکەی هەر باوکێک یا هەر دایکێک کاتێک کە لە واجبەوە تەنانەت شتێک بۆ منداڵەکەی دەکا پێی قورسە. یعنی وەکو شتێکی ناچاری ناچارە مادام ئەم منداڵە ئەو لە ڕێگەی ئەوەوە هاتووەتە بوون ئەگەر لە واجبەوە بیکا یعنی هەر دەبێ بیکات بە جەبری دەبێ بیکات لەوێوە. بەڵام کاتێک لە دایکایەتیەوە دەیکات دایکایەتیەکەی کە پێشتر باسمان کرد ئەو کاتە ئەمە لە واجبەوە نییە، ینی دایکایەتی شتێکی ترە، ینی دایکایەتی ئەمە واجب دروست ناکات، دایکایەتیەکە خۆی لە خۆیان شتەکە دەکات. ئەمانە دەبێت جیا بکرێن ئەوە هەتا ئەمانە جیا نەکەینەوە شتانێکی زۆر ورد هەن کە دێنە ناو پەیوەندیەکانمان و پەیوەندیەکانمان لێڵ دەکەن تاریکی دەکەن و لێیان تێناگەینەمانە ڕاستی تەنانەت لە ناو عایلەشە. وەکو وتم کاتێ دایکێک وەکو ئەوەی کە واجبێکەیە وەکو ئەوەی مراقەبەیەک لەسەر ئەو واجبەیە کە کۆمەلگا دەیکا کاتێک لێرەوە لەبەر خەڵکو و لەبەر قسەی خەڵکو و لەبەر فلان و لەبەر فیسار ئەم شتەی لەگەڵ ئەو مناڵا کرد لە عینی کاتی شاو مناڵە بە جۆرێک لە جۆرەکان قەرزار دەکات. یعنی چۆن قەرزاری دەکات؟ یعنی وا ئیش دەکا کە منداڵام شتانەی بۆ منداڵەکان دەکا کەس بینێ ئەو پەکی کەوت و پیر بوو ئەوانی شتەکانی بۆ بکەنەوە. ئەو کاتە چییە؟ قەرز و قۆڵایە. ئەمە بەڕاستی دایک و دایکایەتی و فرزەندی نییە، ئەمە قەرز و قۆڵایە. و کاتێ منداڵەکەش گەورە دەبێت لەوەوە کە هەست دەکا قەرزاری دایکەکەیەتی شتەکەی بۆ دەکا نەک لەوەوە کە دایکێتی. ئەو کاتە ئەویش بە جەبری ئەمە دەکا، ئەو کاتە بە جەبری کردی دایکەکە لە ناو ماڵی ئەم کوڕەیە ئیسراحەت ناکات چونکە هەمیشە لە ژێر فشارێکایە، هەمیشە هەست دەکا وەکو بڵێ
هینە ئەمە شتێکە وەکو بڵێ ئەو بەدڵ نایکات، ئەمە وەکو واجبێک دەیکا. بەس کاتێک کە ئەم کوڕە فرزنەندە دایکی خۆش دەوێ و لەو خۆشەویستیەوە دەیکا، ئەو کاتە ئەمە دڵی دایکەکە وەری دەگرێت. بەڵام کاتێ وەک واجب بووە وەرناگیرە، ڕێک بە عەکسەوەیە نەتیجە، کە دایکەکە دایما هەست دەکا، یعنی دڵی مشکلەیەتی لەگەڵ ئەمە، یعنی هەست دەکا کەمە، هەست دەکا نوقسانە، هەست کۆمەڵە شت دەست پێ دەکات، هەست دەکا پەکی کەوتووە و ئەویش ئاوا یارمەتی دەمنەتی بەسەرا دەکات. لە کاتێکە ئەمە خۆی قەرزە، ئەگەر لەبەرەوە ئەساسەوە لەسەر قەرزەکە دامەزراوە، بۆیە وای لێ دێت. یعنی دایکەکە پێی ناخۆشە منداڵەکەی ئەوەی لێوەرناگرێ، وەستەی لێوەرناگرێ کاتێ منداڵەکە وەکو قەرز ئەم شتە دەکات. دەبێت لەوێەوە بیکا کە خۆشی دەوێت، ئەو خۆشەویستی کە لە بینی دایک و مناڵایە، بامانشەوە بۆ باوکیش. و ئەمانەکە ئاوا جیادکردنەوە دەزانی ئەو پەیوەندیە کرۆکی بوو لەگەڵ ئەوەی کە ناکرۆکیە لە یەکیان جاکەیتەوە. هەمیشە ئەو پەیوەندیە کرۆکیە ئارامیەکی قوڵ بە دڵ دەدات. بەڵام ئەوەی کە کرۆکی نییە و ڕەبتە بەڕواڵەتەکانەوە و ڕەبتە بەم قەرز و قۆڵایەوە، ئەمە هەرگیز دڵ لەم پەیوەندیە ئیسلاحەت ناکات و دڵ لەم پەیوەندیە ناکرێتەوە. بۆچی؟ چونکە نەگەرەوە لە ئەمانانی لەگەڵ کەسەکە، یعنی ئەمان نییە لەناو ئەم پەیوەندیە، چونکە ئەم پەیوەندیە مهەددەدە لە شوێنەکە تۆ شتێک نەکرد ئیتر پەیوەندیە کۆتایی پێ بێت. ئازاد نی لە پەیوەندیەکە، تۆ بەسراویت، بەس لەمی ترا ئازادیت. بۆچی؟ چونکە نە ئەو تۆی دەوێ و تۆ ئەوت دەوێ، شتێکت ناوێ بۆت بکا مادام شتەکەی نەکرد تەموو شتێک تەواو بوو. و ئەم پەیوەندی پەیوەندیەکی پوختە و ئازادانەیە، لەسەر ئەوە بەند نییە من شتێک بکەم یا نەکەم بۆ تۆ، لەسەر ئەمە بەند. لەبەر ئەوە هەم ئازادانەیە لەسەر شتەکان نەوەستاوە، هەم ئەمانی تایە و زەمانی تایە. ئەم پەیوەندیە دەمێنێتەوە، تۆ یعنی بەوە نامێنێت کە تۆ خۆت نەبیت، بەوە نامێنێت کە تەمسیل بکەیت، بەوە نامێنێت کە ئەوی تر قەرزار بکەیت، بەوە نامێنێت کە لە شتەکانی ترە. و تۆ دەبێت چەند بیل لەوە دەکەیتەوە قەرزاری بەرامبەرەکەت نەبی و ئەوەندەش بیرکەیتەوە لەوەی بەرامبەرەکەت قەرزار نەکەی، یعنی شتێک نەکەی کە قەرزاری کرد، چونکە کە ئەمەت کرد ئەو کاتە یەکسەر پەیوەندیەکە دەگوڕێت، لە پەیوەندیە کرۆکیەکەوە دەچێت بۆ پەیوەندی ڕواڵەتی. و کەچوویە ئەوێ هیچ ئەمانێک نامێنێت لەو پەیوەندیە، و ئەوانی تر پەیوەندیەکە بەسەر دەچێت، بەس ئەمی تر بەسەر ناچێت. ئەمی تر پەیوەندیەکە کە لە ناو ئەو پەیوەندیە و ڕوحی ئەو دوو کەسە، دڵی ئەو دوو کەسە پێدەگات و پێگەیشتێکی ناوەکی هەیە. ئەم پێگەیشتنە ناوەکیە ڕۆشن دەکاتەوە، ئارامی پێدەدا. یعنی ئەو خۆشیەی کە لەما هەیە تەمەن لە خۆشیەکەی ڕواڵەتیەکانیە و ئەو ئەمانەی لەما هەیە لەوی ترانیە، ئەمانە هەمووی جیاوازن. ئەو کاتە ئێمە لەو ئەساسەوە لە پەیوەندیا بووین، ئەم پەیوەندیە دەمانخاتە ناو پەیوەندیەکی مرۆڤانەی ڕاستەقینەوە. بۆچی؟ چونکە لەم پەیوەندیە هیچ کەسێک، هیچ لە کەسێک لەو دوانە ئەوی تر ناکاتە وەسیلە بۆ شتێکی تر. ئەو خۆی لە خۆیان وەک ئامانجێک دەیبینێ کە ئەم ئامانجە دەبێت بێتە دی لە خۆیان، نەک بۆ ئەم. ئامانجی ئەم نییە، ئەو ئامانجێکە لە خۆیان وەسیلە نییە، ئەمیش ئامانجێکە لە خۆیان وەسیلە نییە. یعنی پەیوەندیەکە پەیوەندی نێوان دوو ئامانجە، و ئەو پەیوەندیە خۆی لە خۆیان کۆمەکی، یعنی زەمینەیەک دروست دەکات بەهۆی ئەو ئازادیەوە، بەهۆی ئەو ئەمانەوە، بەهۆی هەر شتێکی ترەوە لەوانە کە ئەم تۆوە لە ناوەوە پێ بگات و بەرەو ئامانجەکەی خۆی بڕوە. و لێرەوە کەسەکانی یەکتریان بۆ هەر یەکە ئەوی تری بۆ خۆی ناوێ، هەر یەکە ئەوی تری بۆ ئەو دەوێت، نەک بۆ خۆی. یعنی من تۆم دەوێ بۆ خۆت، نەک بۆ خۆم، تۆ منت دەوێ بۆ خۆم، نەک بۆ خۆت. و بە کرانەوەی ئەو کاتێک ئەو لە ناو خۆیان دەکرێتەوە و گەشە دەکا و بەرەو چاکبوون دەڕوا،
ئەمە خۆی خۆشیەکی تایە بەبێەوەی تۆ بیرکەیتەوە ئەمە تۆیت ئەسڵەن وات کردووە لە کاتێک کار تۆش نیت ئەو خۆیەتی ئەو گەشەکردنە لە ناویان بوو بەس کاتێ ئەمە دەبینی لەمیا لێرە ئەیتر جوانی دەبینی ئەو جوانی کە دەیبینیت و فعلەن دڵت ئارام دەکاتەوە ئەوەیە کە دەیبینی شتێکی چاک لە ئارایە ئێستا ئێوە هەر بەڕێگا دەڕۆن لە شوێنەکە دەڕۆن شتێک دەبینن هەست دەکەن چاکە دڵتان خۆش دەبێت ئەڵێن خۆشتی وال ماوە و هەمووشمان هەست دەکەین دنیاکەمان هەمووی خراپ بووە یعنی شتێکی چاک ببینین لە لامان نەک هەر سەیرە دڵخۆشکەرە دڵمان پێی خۆش دەبێت لەبەرەوە چاکە جۆرێکی ترە لە یعنی چاکە جوان ئەو جوانیی ئێمە دڵخۆش دەکات کاتێک کە ئەم چاکەیە پێدەگا و گەشە دەکا و دەردەکەوێت و جوانیەکانی دەکرێنەوە وەکو گوڵێک کە جوانیەکانی دەکرێتەوە بۆ من ناکرێتەوە بەڵام من دڵخۆش دەکات بۆ خۆی لە خۆیان دەکرێتەوە و ئەمانە شتانێکی زۆر وردن زۆر وردەکاری زیاتری دەوێت و من دەبێت زیاتر لەگەڵیان بڕۆم تا ئەوەی کە ئەرستۆ دەیڵێ بتوانم کە خوێنمەوەی تر ئێوە بزانن دانیشتەکان جاکەنەوە بزانن پەیوەندی ڕواڵەتی چییە کرۆکی چییە و کرۆکیەکە چیمان چی دەدات ئەو پەیوەندیە چۆن دادەمەزێن ئێ ڕواڵەتێکە چۆنە هەر ڕەبتە پەیوەندی بۆ ئەی چۆن ئەی ئەوە نییە کە هاوڕێتی کرۆکی پێشمەرجەکەی ئەوەیە یعنی کاتێک دوو کەس دەبن بە هاوڕێ کە چاک بن یعنی دەبێت لە پێشا چاک بن کە چاک مونجا دەتوانن هاوڕێ بن ئەوە نییە بڵێ ئەلێرەوەی تر هاوڕێتەکە لەسەر شتێکی زیاتی دادەمەزێکە لە هەر یەکەیانە هەیە لەسەر ئەو شتەدا نامەزێت کە ئاڵ و گۆڕ دەکات لە بینی ئەمانە ئێستا کە ئێمە باسی خۆشی دەکەین خۆشی ئاڵ و گۆڕ دەکات بەڵام کە لەسەر ئەو زاتە دامەزا زاتە کە ئاڵ و گۆڕ ناکات جێگیرە یعنی کە ئەو لە خۆیە چاک بوو ئەم چاکەیە جێگیرە و ئەو چاکەیەکی ڕەهایە چاکە نییە بۆ من ئەوە نییە کە بۆ من چاکە چونکە بۆ من چاکە وتمان یەکسەر دەکەوێتە ناوچەوە ناوسوودەوە و ئەم چاک بوونە ناگوازرێتەوە ئەوە نییە کەسێک لە کەسێکەوە بگوازێتەوە بۆ کەسێکی تر بەڵام ئەوەی پێی دەڵێن چاکەکردن ئەمە دەتوانین ینی کە ئێمە چاکین لەگەڵ یەکێکا چاکبوون لەگەڵ یەکێکا ئەمە شتێکە دەگوازرێتەوە بۆی گواستنەوەی شتێکەوە ئەمە ڕوو دەدا بەڵام چاک بوونەکە ناگوازرێتەوە وەکو وایە چۆن تۆ ئەگەر 100 ساڵیش لەگەڵ شاعیرێکا بژی خۆش شاعریەتی تیان نەبێ کەون و کاینات ناتکا بە شاعر بەوە ناتکا بە شاعر کە تۆ گوێ لە شعرەکانی ئەوە و گوێی لێ دەگریت و شعرەکانی دەڵێیتەوە و بەمە دەبی بە شاعر ئەوەی دەگوازرێتەوە شاعریەتیەکە نییە بەرهەمەکەیە کە لەو سەر چاوە دەکەوێتەوە لەبەرەوە سەر چاوەکە ناگوازرێتەوە و ئەمە وەزاو نمونەیەکی زۆر ڕوونە یعنی بەهرەکان لەگەڵ فەزیلەتەکان گواستنەوەیان نییە تۆ لەگەڵ شاعیرەکانە بگەڕێی ببی بە شاعیر لەگەڵ چوزانم دادوەرەکانە بگەڕێی ببی بە دادوەر لەبەرەوەی لەگەڵ ئەوانە دەگەڕێی دادوەریەکەیان لێ بدزی دادوەری نادزرێ لەکەت لەناو خۆی ئەم شتێکە کە کەس ناتوان دەستی پێی ناگات هەر بشت کوژن بشکوژێ ئەمە نایەتە دەرێ لە تۆ شتێکە یانی ئەوە نییە کە خۆت نایدەی هەر خۆی لە ئەساسەوە نایەتە دەرێ و ئەمە شتێکە کە فعلەن نەدەدزرێت نەدەگوازرێتەوە لە یانێکی تەواوە سەر بەخۆیە و تەواو ڕەهایە بەڵام ئەوەی کە لەمە دەکەوێتەوە یعنی ڕواڵەتەکانی دەرکەوتەکانی ئەمانیان دەگوازرێنەوە بەڵام بە گواستنەوەکەیان دائینەکە لەگەڵیان ناگوازێتەوە فەزیلەتەکە یعنی بۆ نمونە کاتێک کە دادوەرێ یا شاعرێ شعرەکە ئەو دۆخە شعریەی تایە و ئەمە یا دایکێک ئەو دۆخی دایکایەتی تایەکەن ئەویش بەهرەیەکە و ئەمە بەرهەمەکەی دەگوازێتەوە بەس دایکایەتەکە ناگوازێتەوە یعنی چۆن ناگوازێتەوە دا بنێن دایکێک گوشیاری بە دایکایەتی پێیا کردووە و ئەو بەهرەیەی تایە ئەم دایکایەتیە
منداڵەکانیەوە لە هەر شتێکی ترا دەردەکەوێت بەمە منداڵەکانی نابن بە ئەوانەی کە لەناو ئەو دایکایەتیە و ڕەفتن بەو دایکایەتیەوە ئەمە واناکە ئەوان دایک بن ئەوان دەبێ بەهرەکەی ناو خۆیان زیینوکەن لەبەرەوە ئەم بەهرانە ناگوازێنەوە و لە عینی کاتا ئەمە بەهرەکانە کە ڕەبتیان بە جوانیەوە هەیە فەزیلەتەکان ڕەبتیان بە چاکیەوە هەیە ئەمانە دەبێ هەردووکیان چاکن بەڵام یەکێکیان فۆرمەکەی ئیستاتیکیە یەکیان فۆرمەکەی ئەخلاقیە ئاکاریە یعنی چۆن بەبێ یەک دەبن ئەمە دوو منتقەی جیاوازە گیان ئەمە دووینە جوانی منتقەیەکی ئۆنتۆلۆژی وجودی ناو ئینسانە بە هەمان شێوە چاکەش منتقەیەکی وجودی ناو ئینسانە بەڵێ لە چاکی وەڵاهی بەسەر لێرە بە کورتی نازانم چۆن هین کەمانی بەڵام چاکە لە کۆرسی چاکبوون وەک فەلسەفەی ژیان و لە کۆرسی فەلسەفەی ئەخلاقا لەو دوو کۆرسا زۆر زۆر بە وردی ئەمە ڕوون کراوەتەوە و هەر یەکەیان نزیکەی نازانم 24-25 سەعاتە کامی بۆ ڕوونکردنەوەی ئەوەیە کە چاکە بەواتە ڕەهاکەی چییە یعنی چی شتێک خۆی چاکە ئەگەر لای بۆ ئێمە چاک بێ یا چاک نەبێ ئەگەر لای ئێمە چاک بێ یا چاک نەبێت یعنی چاکە بە نسبەت نا چاکە لە خۆیە ئێستا ئێمە کاتێ بیر لە دادوەری دەکەینەوە یا بیر لە ڕاستی دەکەینەوە ئەمانە لە خۆیانە هەست دەکەین چاکن ئەگەر ئێمە ئەگەر هەموو ئینسانەکانیش بە خراپیان بزانن و بە زەرریان بزانن ئێستا شتێک حەقە ئەوەی حەقە خۆ لە ڕاستیە لەبەر ئەوەی شتەکان لەسەر ناحەق ڕۆشتون لە زەرەری خەڵکایە بەڵام ئێمە ناتوانین بڵین حەق خراپە ناتوانین بڵین خراپە یعنی حەق چاکە بە چاکەیەکی ڕەها ئەگەر بێت و ئەو حەقە وا بێت کە کۆم شتانێکی زۆریش زیانیان پێ بکەوێت چونکە لە ئەسڵە ئەمە زیان نییە کاتێک کە ئێمە زیانە لە سوچێکەوە تۆ سەیری دەکەی لە خۆتەوە لە بەرژەوەندیەکانتەوە وا سەیری دەکەی زیانە ئێستا بۆ نمونە دکتۆرێک پزیشکێک ئەمە سکرات زۆر دەیێنێتەوە کاتێک نەخۆشیەک چارەسەر دەکا عەزیەتی دەدا یعنی ئازاری پێدەگەیەنی بەڵام بەم ئازارە دەبێ بڕواتە چاک ببێتەوە و کاتێک حەق لە شوێنێکە زەرەر لە شتەکانی ئێمە دەداوە شتانێکەیە ئێمە لە دەستی دەدەین لە ڕاستیات دەبێ بەوە بڕۆین تا ئەوەی چاکە لە ناو حەقا ینی دەرکەوێەوە بگات بێ لەبەرەوە چاکە بۆ من هینێکی لۆژیکی تایە لێک دژێکی لۆژیکی تایە بۆچی چونکە ئەو شتەی کە چاکە پێی دەڵێن چاکە لە عینی کاتی شاخراپە چۆن لە عینی کاتی شاخراپە بۆ من چاکە بەس بۆ یەکێکی تر خراپە لە بەرژەوەندی منایە بەڵام لە زەرەری یەکێکی ترایە کە لە بەرژەوەندی منابوو لە زەرەری یەکێکی ترابوو یانی چی یعنی ئەو شتە لە خۆیان چاکیشە و خراپیشە ئەمە ممکن نیە لە ڕووی عەقلیەوە چۆن ئاخر لێرە ئیتر فعلەن لێرە لێکجی دروست دەبێ یعنی ئەمەی کە تۆ پێی دەڵێی چاکە من پێی دەڵێم خراپ ئەی چۆن دەبێ ئەم شتە چاکیش بێ خراپیش بێت وەمە ممکن نییە لەبەرەوە ئەوەی کە چاکە لە خۆیە نە من و نە تۆ نە فڵانە کەسیش ناتوانێت تعریفی کا بە خراپە یعنی ناتوانێت ئەوەی بەسەرا بسەبێت بەڵام کاتێک کە شتێک کرا لە بەرژەوەندیەوە ئێمە دەتوانین من دەتوانم بڵێم ئەوە خراپە تۆش دەتوانی بڵێ چاکە و هەردوو کیشمان لەویا ئەگەر لە بەرژەوەندیەوە بیرکەینەوە ڕاست دەکەین بۆچی چونکە ئەمە تۆ زەرەر لە من دەدا و قازانجی بۆ تۆ هەیە بۆ نمونە لە بازاڕە کە مامەڵەیەک دەکرێت من شتێک بارزان دەکڕم لە معمەلە دەکەم و لەگەڵینەکە لەگەڵ ئەوی ترا و من کە لێی دەکڕم قازانج دەکەم بەڵام ئەو کە دەیفرۆشێ زەرەر دەکەم بۆ ئەو باشە بەس بۆ من خراپە یا بە پێچەوانەوە
ئەو زەرەر کە من دەیکڕم زەرەر دەکەم چونکە 5 قات و 10 قات بە منی دەفرۆشێتەوە بەڵام ئەو چی دەکات ئەو قازانج دەکات بۆیە ئەمە بۆ ئەو چاکە بەڵام بۆ من خراپە بەڵام کاتێک شتەکە حەق بوو ئەو کاتە ئەمە ڕوونادا بۆ من چاکە و بۆ تۆ چاکە یا بۆ فلان خراپە بۆچی چونکە ئەسڵەن تۆ کاتێک دەتوانی بکەویتە ناو پەیوەندی لەگەڵ حەقا یا حەق لە تۆ لە کردەیەکی تۆ دەرکەوێ کە ئەسڵەن تۆ بەرژەوەندیت خستبێتەوە لەوە یعنی حەق لە سەروی لای تۆ لە سەروی بەرژەوەندیەوە بێت وە لە سەروی چێژەوە بێت یعنی دووسێ مەبداکەی کە باسم کرد یعنی مەبدەئی چاکەکە کە وتم مەبدەیەکی ترەیە هی بەرژەوەندیە سوودە مەبدەیەکی ترەیە هی چێژە دەبێت ئەمە لە ئەساس بێت ئەولەویەتی هەیە کە ئەمە هەبوو دوانەکەی تیژە بن کێشەنی بەڵام ئەگەر ئەمە نەبوو دوانەکەی تر هەبن کێشەی لەبەرەوە دەبێت ئەولەویەت بۆ ئەمە بێت کە ئەولەویەت بۆ ئەمە بوو ئەو کاتە سوودیشی هەیە نەک چاکەی هەیە سوودیشی هەیە چیشی هەیە چێژیشی هەیە هاوڕێیەتی خۆی ئەگەر بێت و بەهرەکان وەرگرین لەگەڵ فەزیلەتەکان چاکە کاریەکان ئەگەر بەهرەکان وەرگرین یعنی جۆرێک لە هاوڕێیەتی دروست دەبێ کە زیاتر دەتوانین پێی بڵێن خۆشەویستی تا هاوڕێیەتی یعنی کە ئێستاتیکی دەبێتەوە چونکە ڕەبتی بە جوانیەوە هەیە ڕەبتی بە گیانی ئێستاتیکیەوە هەیە کە گیانێکی جوانە لەگەڵ ئەوەی کە چاکە ئێمە ئەمەیان دەکرێت ناو بنین هاوڕێیەتی ئەمیان ناو بنین خۆشەویستی بەس لە ناو ئەم خۆشەویستیە هاوڕێیەتیە لە ناو ئەو هاوڕێیەتیشە خۆشەویستیەکە هەیە بۆچی چونکە ئەوەی چاکە جوانیشە وە شتێکیش ناکرێت جوان بێ ئەگەر چاک نەبێت دەبەرەوە ئەم چاکی و جوانیە پەیوەستن بە یەکەوە و ئەم چاک جوانیە ئیستاتیکە و ئیرۆتیکی نییە یعنی ئەم چاکیە جوانیە غەریزی نییە ئەو هەست لەناو هەستانیە لەناو شعورە هەیە و جوانیە کە ئارامی دروست دەکات لە جاتی هەیەجان دروست دەکات ئەین تووشی چوونەوە ناوخۆ و جۆرێک لە ئارامی دەبیت کاتی ئەم جوانیە دەبینیت بەڵام ئەوەی کە جوانیەک ڕواڵەتیەکەیە کە ڕەبتە بە چێژ و هەڵچوونەوە ئەمەیان ئەو جوانیە نییە کە لە چاکیەکەوە سەرچاوی گرتووە یعنی ئەمانە جیاوازە دەکرێت یەکێکیان ناوی بنین جوانیەکی ئیرۆتیکی کە جوانیەکی ڕواڵەتیە لەگەڵ جوانیەکی ئیستاتیکی جوانیە ئیستاتیکیەکە لەگەڵ چاکە هاوڕێن و ینی لە پەیوەندیەکی ئۆنتۆلۆژی وجودی لە بینی ئەم دوانە هەیە یعنی بوونیان پەیوەستە بە یەکەوە بەڵام لە بینی ئەوی ترا جوانیە ڕواڵەتیەکە و هاوڕێیەتیە ڕواڵەتیەکە ینی چاکیە ڕواڵەتیەکە ئەویش پەیوەندیەکەی و خۆشەویستیش بامانشەوە یعنی ئەو خۆشەویستیە کە جوانیەکی ڕواڵەتی دروستی دەکا پەیوەندی بەوە هەیە کە ڕواڵەتیە ئەو خۆشەویستیە کە جوانیەکی کرۆکی دروستی دەکا پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە چاکە و هاوڕێیەتیەوە هەیە بە ماناکرۆکیەکەی ئەوەی کە ڕەبتە کرۆکیە یعنی لەم کرۆکەوە چاکە پەیا دەبێت و جوانیش پەیدا دەبێت دەکرێت کاتێک لە جوانیەکە هەیە ئەو پەیوەندیە ینی خۆشەویستی ئەساسەکەیەتی و هاوڕێیەتی پاسەوانی خۆشەویستەکەی بە ئەمان شێوە لەوی تریشە هاوڕێیەتەکەیە خۆشەویستەکەیە خۆشەویستەکە پاسەوانی هاوڕێیەتەکە دەکەێت ینی شتێک ئەمە فۆر بکەن ینی خۆشەویستی و هاوڕێیەتی لەبەرەوەشە لە وشە گریکیەکە جارێ هەر وەکو یەکن لە کوردیەکەش ئەگەر دۆستایەتی بەکاربێنین بەس لەبەرەوەی دۆستایەتی هەستم کرد کێشە دروستەکەوانە وشەی دۆستایەتیم لە ڕاستیا بەکارێنە دۆستایەتی هەست دەکە هەردووکی تیا کۆ دەبێتەوە بەس جیا بکرێتەوە باشترە بۆەوەی ناوچەکان ڕوون بن لەلات بۆیە هەر هاوڕێیەتیەکەم بەکارێنە یعنی با بە جۆرێکی تر بڵێم ئەوەی دەکەوێتە
ئێستاتیکیە دەکەوێتە ناو خۆشەویستیەوە، ینی دایکایەتی دەکەوێتە ناو بەهرەوە، ناکەوێتە وەکو شاعریەتی وایە. فعلەن دایکایەتی جۆرێکە لە شاعریەتی و عشقەکەی بۆ مناڵەکان وەکو عشقی شاعرە وایە، وەکو ئەو عشقە شاعرانە وایە کە لە شاعرەکانە هەیە یا لە سۆفیەکانە هەیە یا هەر لە هەر شتێکی تر لەمانە. و ئەم ناوچە ئێستاتیکیە سەیرە و لە عینی کاتە مەترسیدارە. جا ئەمانە هەمووی دەبێت جیا بکرێنەوە کە جیا کرانەوە بەرەبەرە تەمەن لە تەکستەکەی ئەرستۆ ئەمانە جیا نەکراونەتەوە. ئەرستۆ هەندێک شت هەیە، ینی ئێستا و سێ جۆرە هاوڕێتی ڕواڵەتی و کرۆکی جیا دەکاتەوە و دواتر ئێمە کە ئەمانەمانزانی هەست دەکەم تێکستەکەمان خوێندنەوە ئیتر زۆر بە ڕۆشنی شتەکان تێدەگەین. کاتی ئەمانەمان جیا نەکردەوە تێکستەکەمان خوێندەوە لە تێکستەکە حاڵی نابین، یانی ئەمە بنەمای لێکدانەوەی تێکستەکەی ئەمانەی کە باسییان دەکەن.